ئێمە چەند پرۆژەیەکمان کە لە سنووری شارەوانی ڕانیە دەستی بەکار کردوێتەوە کە ئێستا بەشێکیان لە خۆناغی کۆتایین کە پرۆژەکانی ساڵی 2013 بۆ بەرچاوڕوونی بەڕێستان تەنها پرۆژەمان کە لەسەر بودجەی نەوتە پرۆژەی دووسایدی ناوبازاڕی ڕانیە تاکو ئێستا کارکردن تێیدا وەساوە کە بەداخەوە چەندین جار داوامان لە سەرۆکاتی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان کردووە بۆی کە بتوانن ئەم پرۆژەیە بکەوێتەوە کار و داواکاری سەرجەم خەڵکی سنووری دەڤەری ڕاپەڕینە و بە تایبەتیش خەڵکی بە شەرەفی ڕانیە کە پێویستە سەرۆکاتی حکومت دەمەوێت جەنابی سەرۆکی حکومت و جەنابی وەزیری شارەوانی و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران گوێیان لە قسەکانم بێ بۆ ئەوەی کە ئەمە خزمەتێکی گەورەیە ئەم پرۆژەیە کە چەند ساڵە خەڵکی ڕانیە بەدەستیەوە دەیناڵێنێ و گرفتی زۆری بۆ هاوڵاتیانی دەڤەرەکەی ئێمە دروست کردووە. من دەمەوێت یەک بڕگە هەیە ئاماژەی پێ بدەم کە ئەویش ئەوەیە لە حسابی داخراوی سەرۆکاتی شارەوانیمان 2 ملیار و 600 میلیۆن پارە هەیە کە نووسراوێکی ڕەسمیمان کە ئاڕاستەی وەزارەتی دارایی کردو بۆی سەرۆکاتی حکومەت پشتیوانیمان بکە ئەم 2 ملیارە ڕەزامەندی پێ بدرێ بۆ تەواوکردنی پرۆژەی ناوبازاڕی ڕانیە کە ئەمەش داواکاریی منە وەکو سەرۆکی شارەوانی و بە ناوی جەنابی سەرپرشتیار و قایمقامی قەزای ڕانیەوە داوا لە سەرۆکی حکومەت دەکەم کە ئەم دەسەڵاتانە بدرێتەوە بە شارەوانیەکان بۆی بتوانین خزمەتی زیاتری خەڵکی دەڤەرەکەمان بکەین.